پێداچوونەوە بە میکانیزمی ڕێخستن و یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشی ناوخۆ دەکەین و ئەم حکومەتی هەرێمە لا بڕگەی چاکسازیدا و لە خاڵی دوانزەیەم دەڵێت پێداچوونەوە بە میکانیزمی ڕێخستن و یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشی ناوخۆ دەکەین و هەوڵ دەدەین بە هاوکاری پسپۆڕانی ناوخۆ دەرەکی ئەم هێزانە لە ستانداردا سەربازیەکان نزیک بکەینەوە. بەڵام ئەم بڕگەیەش وەک زۆرینەی بڕگە و بەڵێنی کارنامەی پێکهێنانی حکوومەت تەنها بڵقی سەرئاوە. تەنانەت وەکەم ڕۆژنامەنووسە دەڵێت ئەگە جاران هێزەکان هی دوو حیزب بوو بن ئێستا بەسەر بەرپرس و فەرماندا سەربازەکاندا دابەش بوون و قوڕەکە خستر بووەتەوە. هێزی هەفتای یەکێتی و هەشتای پارتی پشتیوانی یەکی پارتی و پشتیوانی دوی یەکێتی هێزی ئاسایشی پارتی و یەکێتی دەستگای زانیاری و پاراستن هێزی دژە تیرۆری پارتی و یەکێتی ئەم هێزانە دابەش بوون بەسەر یەکێتی و پارتیدا تەنانەت نەک ئەم هێزانە دابەش بوون بەسەر حیزبەکانی یەکێتی و پارتیدا ئێستا هێزەکان دابەش بوون بەسەر کارکتەرە سیاسیەکانی ناو یەکێتی و پارتیدا ئێستا بەشێک لە کارکتەرە سیاسەکان هێزی تایبەت بە خۆیان هەیە مەترسەکە لەوەدایە ئەم هێزانە لەلایەن حیزبەکانەوە لەلایەن کارکتەرە سیاسەکانەوە بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندەکانی خۆیان بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندی ئابوووریەکانی خۆیان بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندەکانی خۆیان بەکاریانەهێنن. ئەم هێزانە لە کاتی خۆپشاندانەکانە بەکاریانهێنن لە کاتی گروپە مافیایەکانە بەکاریانهێنن لە کاتی پاراستنی بەرژەوەندی و تەنکەرە نەوت و باخ و لە زەوی و زارەکانیانە بەکاریانەهێنن لە پشتیوانیکردنی کۆمپانیەکانی خۆیانە بەکاریانهێنن. بۆیە من هەرگیز گەشتبین نیم بەوەی کە ئەم هێزانە یەک بخرێن. ئەندامێکی لیژنەی کاروباری پێشمەرگەی پەرلەمانی کوردستانیش دەڵێت حکوومەت هیچ هەنگاوێکی بە ئاڕاستەی یەخستنەوەی هێزە ئەمنیەکان نەناوە و زۆنی زەرد و سەوز زەقتر بووەتەوە لە ناو هێز شەکدارەکاندا. ئەم هێزە بە تەشکیلە بە پێکهاتە بە ئاراستە بە دامەزراندن هەر هەمووی حیزبیە سەر بە یەکێتی و سەر بە پارتین و ناشیانەوێت لەبەرەوەی ئەم هێزە پارێزەری بەرژەوەندیەکانی ئەوانە و ئەم هێزە بەداخەوە زۆرترین ساختەکاری پێیەکەن لە کاتی هەڵبژاردنەکانە تەنانەت ڕۆڵیان هەیە لە دەرچواندنی ئەندامی پەرلەمانیش لە ناو لیستە جۆر بە جۆرەکانە دەستێوەردانە ئەکەن تەنانەت بۆ لیستەکانی تریش و ئەمانە بۆ خۆ دەزانی لە سەرکوتکردنی خۆپیشاندەرانە بەکاری هێنن و بەشێکی ئەم هێزانە بندیواری تێدایە. ئێمە لە خولی پێشوو لە گەرمەی شەڕی داعشە 43,000 پێشمەرگە لە بەرەکانی جەنگ بووە لە شنگالەوە هەتاوەکو خانقین 43,000 کەس کە نزیکەی 270,000 هێزی چەکدار هەیە یعنی کە ئەم داتایانە داتاکانی وەزارەتی پێشمەرگەن. ئێستا زەختێک هەیە لەلایەن هاوپەیوانانەوە بەڵام من بە دووری زانم یەکێتی پارتی ئەمە بکەن هەتاوەکو دوو زۆن هەبێت دوو ئیدارە هەبێت دوو ئاسایش هەبێت دوو گومرگ هەبێت بە زەحمەت ێزانم یەکێتی پارتیم هێزەیەک بخەنەوەنێ. ئەم پۆستەش بەڕاستی تا ئێستا بە شاغیری ماوەتەوانێ و بە خۆشت ئەزانی دەستگای ئاسایش هەیە و ئەنجومەنی ئاسایشیش هەیە واتە دوو ئاسایشیش هەیە لە هەرێمی کوردستانە واتە کۆی مەنزومەی سەربازی بە دشە تیرۆر و بە ئاسایش شەوانێ بە پێشمەرگە شەوانێ بەداخەوە دابەش بۆ بەسەر دوو زۆنەکەدا. با بڕوای شارەزایان و پسپۆڕان کارنامەی کابینەکەی مەسرور بارزانی لەلایەن نووسەرێکی باشەوە نووسراوە و هەمووی بەڵێنی گەورە و ڕەنگاوڕەنگ و جوانن بەڵام حکومەت هیچ هەنگاوێک بە ئاڕاستی جێبەجێکردنیان نانێت و تەنها ئەمرەکەبی سەرکاغەزن و لە ماوەی ساڵێک و دوومانگی حکومڕانی ئەم حکومەتە خاڵێکی کارنامەکەی نابینرێت کە بە تەواوی جێبەجێ کرابێت.